بۆ 2-2 ئێمە کۆبوونەوەی لیژنەی باڵامان هەیە. یەک دوو ڕۆژ لەوە پێش لەگەڵ بەڕێزان لە بەڕێوەبەری گشتی پەروەردەی پارێزگاکان کۆبوونەوەیەکمان ئەنجام داوە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین پرۆژەی خۆمان بۆ ناو کۆبوونەوە ئامادە بکەین. تەسەورەکەم دیدگای وەزارەت لە ڕۆژی شەممە تەواو گەڵاڵە بکەین بۆ کۆبوونەوەی ڕۆژی 2-2 و سپاس بەخوا ئامارەکان تا ئێستا باشن و شیفا بۆ هەموو ئەوانەی کە توش بوون بۆ هیوایی هەموو لای پارێزرا بوون بە تایبەتیش مامۆسایان و قوتابیان و خوێندکاران. ئەگەر دۆخەکە بەم جۆرە بێ پێشنیاری ئەمە لە وەزارەتی پەروەردە ئەوەیە ئەو وادەی کە دامان ناوە پێش بخرێ بەڵام وادەکە لەلایەن لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوە یعنی ئەمە ڕوئیای خۆمانەوەکو وەزارەتی پەروەردە لە کۆبوونەوە باسمان کردو لەگەڵ بەڕێوەبەرە گشتیەکان هەموو لایەکمان پێمان باشە ئەگەر ئامارەکان بەم جۆرە بێ وادەی دەستپێکردنەوەی قوتابخانەکان زووتر بکەین لە یەکی سێ بە پێ و ساڵنامەی کە دامان ناوە بەڵام هەر وەرزی یەکەمە خوێنرێ وەرزی دووەمیش لە کاتی خۆی دەستپێکرێ بەڵام ئالیەتی چۆنیەتی دەستپێکردنەوەی داوامەکە لە هێڵە گشتیەکانی لە ژێر ئەو تەوسیە بن کە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان پێشکەشی ئێمەکە داوام بە شێوازی تەناو ببێ ئەوە دواتر بێ وردەکارێکی ئێمە لە وەزارەتی پەروەردەدای بڕۆژین بەڵام تەوسیەی وەزارەی سەحە بۆ لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا هەر شتێک بێ بڕیاری لێدرێ هیچ بڕیارێکیش لەسەر کاتەکان نەدراوە بەڵام من داوام لە بەڕێزان بەڕێوەبەری گشتی پەروەردەی پارێزگاکان کردو کە ئەمڕۆ مامۆستا دڵشاد بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانیش لێرێ داوام لێکە کە چ کاتێکیان پێ باشە بۆی گفتوگویەک بکەن لە ناو خۆیان مدیر عامی محافەزات دواتر کاتەکە بدەنەوە بە من لە کۆبوونەوە لەگەڵ بەڕێزان لە لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا باسیەکەین. سەبارەت بە پرسیاری دووهەمی شت ڕەمبێ زۆر بەتانەوە پرسیارە بکەن وەکو وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان وەکو حکوومەتی هەرێمی کوردستانیش هەمومان لە هەوڵی باشترکردنی بژێوی ژیانی مامۆسایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستانین بەڵام دۆخێکی سەختی دارایی هەیە دۆخە سەختە دارایەکە هەمومان ئەزانین کە لێکەوتەکانی لە ئەنجامی سێ خاڵ هاتە پێشەوە یەکەم بڕینی موچە و بودجە و ئیستیحقاقاتی دارایی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی فیدرالیەوە کە لە هەموو ساڵی ڕابردوو ئەوەی کە تەنها ئەو مستحقاتی هەرێمی کوردستان بۆ تەنها لە مانجیەک بە تەواوەتی ناردویانە پاشانەوانی دیکە مستحقاتەکانە نەناردووە شاندی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی جێگری سەرۆکی حکوومەت بەڕێز جەنابی کاقوبات لە بەغدا بوون بۆی کە گفتوگۆ بکرێت لەسەر بودجەی ساڵی 2021 ئینشاءڵڵا هەر کاتێک ئاماژەکان بگەنەوەی کە ڕێکەوتنیەک لەسەر ئەو پرۆژە یاسا هەبێت بە دڵنیاییەوە ئەو کاتە دۆخی داراییش ئاماژەی باشتری بۆ بێ و لە حاڵەتی دیکەش ئێمە لە هەرێمی کوردستان پشت بە هەموو داهات و سەرچاوە دارایەکانی خۆمانە وەسیم بۆی کە بتوانین خزمەتێکی زیاتری مامۆسایان و فەرمانبەران و موچەخۆرانی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین تەوەجوهی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە بۆ خۆی کە موچە بە 30 ڕۆژارێک بدا بەڵام سروشتی ئەو ڕێژەی موچەی کایداوە مێنتەوە سەر ئەو گفتوگویانە و پرۆژە یاسای بودجەی ساڵی 2020 بەڕێزا من حەزەکەم بابەتێکتان بۆ باسکەم ڕەنبێ لە ڕووی ئەعلامی تۆزێک بە گەورەی سیر کرابێ ئێمە ئەوە یەکێتی مامۆسایان لێرن و ئەو بەڕێزانە چەندین ساڵە لە پۆستی دارین و مامۆسا بوون و بەڕێوەبەری پەروەردە بوون ئاگیان لە وردەکارێکی ساڵی خوێندنی 2019-2020 ئێمە لە 1970 ساڵی خوێندنمان کردووە و دەوامێکی زۆر بە ئاسایی کراوە لە بیداەتی دەوام کە 21 2019 داوامان دەست پێ کردووە دەوامێکی زۆر ئاساییمان کردووە قورسایی منهەج کە لە وەرزی یەکەمە قورسایی منهەجمان خوێندووە ئەوەشی کە ئامێنێتەوە هەتا ڕۆژی 25 دوو کە بڕیار دراوە لە ئەنجومەنی وەزیران سروشتی وەزارەتی پەروەردەوە ئێمە بۆ خۆمان 14 ڕۆژ پشووی بەهارەمان هەیە لەگەڵ هەموو ئەو پشوانی دیکە و ڕاپەڕین و پشوانی دیکەش کاکەونە مانجیسەوە مانجی سێ کەم دەوام هەیە لە ناو وەزارەتی پەروەردە هەموو ئەوەی کە لە ساڵی خوێندنی ڕابردوو لە ئێمە چووە بە تایبەت مانجی 4 بوو ئێمە مانجی 5 کەوتونێتە ناو دەوامەوە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم ئێستا کە ساڵی خوێندنی ئێستا ئەمە دەست پێ بکەین یان دەست پێ ئەەکەینەوە جارێکی دیکە ساڵی خوێندنی ئێستا ئەمە بەرنامەیەمان بۆ داناوە کە تەواوی ئەو پرۆگرامانە لە ناوەندەکانی خوێندن بخوێنرێ بەو ئالەتی کە وەزارەتی پەروەردە وەزارەتی تەندروستی بۆ ئێمە دیارێکەکە داوامەکەین ئێمە بۆ ئەوەی کە کوالەتی خوێندن دانەوەزێ و بۆ ئەوەشی کە ئەڵێن مەسەرەن ئەو بابەتانە نەخوێنراوە بڕیارماندا کە خوێندنی ئەم ساڵ بکەینە دوو تەوقیتی جیاوازەوە وەرزی یەکەم لە یەکی سێ
دەست پێ بکەینەوە بەڵام ئەگەر لیژنەی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا بڕیارەکەمان هێنا پێشترە و کاتی ئەلانەکەین کە لە کاتێکە بێت بۆ ئەوەی منهەجی وەرزی یەکەم بە تەواوەتی بخوێنرێ و منهەجی وەرزی دووەمیش لە مانجی نۆ دەست پێکەینەوە بە سوودوەرگرتن لە هەموو پشوەکان جگەر لە سێ ڕۆژی جەژنی نەورۆز و سێ ڕۆژی جەژنی ڕەمەزان. خاڵی دیکە ئەویش ئەوەیە تەقویمی سەنەوی ئێمە ساڵانە لە 165 هەتاوەکو 180 ڕۆژ لەو کاتانە بوو بەبێ جۆرەی و عتڵانی کە دێتە پێشەوە. بۆ ساڵی خوێندنی ئایندە ئێمە پێشنیاری ئەومان کردووە کە لە 2012 دەستکرێتەوە بە خوێندنی ساڵی ئایندە هەتاوەکو کۆتایی مانجی 6 ساڵی ئایندە ساڵی پاشتر دەڕوات واتە لە 2021 گە دەستکرێتەوە بە ساڵی خوێندن هەتاوەکو مانجی 6 ساڵی 2022 دەڕوا بەو شێوەیەش ساڵی خوێندنی 2021-22 نە هیچ زەرەرێکی لەسەر دەبێت نەکەم دەبێتەوە بەڵکو ئەوەی کە حسابمان کردووە 168 ڕۆژ داوامی فعلیمانە بێن ناوەندەکانی خوێندن بەڵام بە سوودوەرگرتن لە پشۆکە. بەشێکی داوام نەکردنی ئێستای نەکردنی قوتابخانەکان پەیوەندی بە مانگرتن و داوامکردنی مامۆستایان ئەوترێ بەشێکی پەیوەندی بە کۆرۆنا و ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی و وەزارەتی خوێندنگارەکانە بەڵام بەشێکی مامۆستایان داوام ناکەن لەبەر بێ موچەی گەرانتی چییە کە داوامیش دەست پێ بکاتەوە مامۆستایان داوام بکەن ئەوترێ لە هەولێر ڕەنگە داوام بکرێت بەڵام مستەماین داوام نەکرێت. وەڵامی ئەو پرسیارەم دایەوە لەبەرەوە یەکەم پامنێری بەڕێز کە پرسیاری کرد من وەڵاممدا وەڵام با تۆزێک تەوزیحتر قسە بکەم. ئێمە پشگیری هەموو داوای ڕەوای مامۆستایانەکەین و کاریشی بۆ دەکەین مەسەلەکە تەنها پشگیری نییە بەڵام خۆم و دەقەیەک تۆ نادی لە عەلامە قسە بکەین. داوینکردنی موچەخۆران و مامۆستایان ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە هەمومان لە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەرەوە متتەفقین و هەموو هەوڵێکی شەدەین بە گوێرەی ئەو ئیمکانات و داهاتی لە بەردەستمانە موچە بە شێوازێکی باش دابەش بکرێت. بەڵام بەڕێزان ئێمە لە ساڵی 2014 قەیران بووە یەک ڕۆژ قوتابخانەکان لە هەولێر و دۆچیش مەسەندا نەخرابوون و کاتە خۆ بابەتەکەەوە نەبووە گەر لە شوێنێک بایکۆت هەبوو بێ گرفتی داوامیشمان هەبوو لە 25/2/2020 کاتێک کە بڕیاری داخستنی دەرگای قوتابخانەکاندرا هێشتا ئیستحقاقاتی ئێمە لە بەغدا نەبڕابوو هێشتا نرخی نەو دانەبەزی بوو هێشتا کۆرۆناژ لە هەرێمی کوردستان تۆمار نەکرابوو بەڵام لەبەر گیانی سەلامەتی پاراستنی گیانی مامۆسایان و قوتابیان و خوێنکاران بڕیارماندا ناوەندەکانی خوێندن دابخین هێشتا هیچ گرفتێکیشمان بۆ نەهات بۆ پێشەوە یەکی سێ یەکەم حاڵەتی کۆرۆنا لە هەرێمی کوردستان تۆمارکرا ئێمە لە 25/2 بڕیاری داخستنی دەرگای قوتابخانەکانماندا داخستنی دەرگای قوتابخانەکان پەیوەندی بە موچەند نییە ئێمە کار دەکەین بۆ دابینکردنی ژیانێکی شایستە بۆ مامۆسایان پشگیری مافەکانیانین وەکو وەزیری پەروەردەش خۆم بە یەکەم دڵسۆز و خەمخۆریان نەزانم لە هەموو شوێنێکیش و لە هەموو کاتێکیشا هەوڵی ئەوەمان داوە کە موچەی وەزارەتی پەروەردە و شایستەی مامۆسایان دابینکەین بەڵام داخستنی دەرگای قوتابخانەکان تەنها هۆکار مەسئولیەتەکە سەلامەتی گیانی مامۆسایان و قوتابیانە ئێمە لە 27/9/2020 دەرگای قوتابخانەکانمان بۆ قۆناغی 12 ئامادەیی کردەوە بەس لە یەک تەربیەی ناوەندی هەولێر ئێمە 39 تەربیەی قەزامانەیە بەس لە یەک تەربیەی ناوەندی هەولێر 980 مامۆسا لە ماوەی 14 ڕۆژە توش بوو لە هەرێمی کوردستان ژمارەکان بەرەو هەڵکشان چوو بۆیە لە هەولێر و لە دوهۆک و لە سلێمانی و لە گەرمیان و لە هەمووی بڕیارماندا کە دەرگای قوتابخانەکان دابخرێتەوە سەلامەتی گیانی ئەو مامۆسایانە ئەو قوتابیانە ئەو خوێنکارانە بۆ ئێمە گرنگە ئێمە بەرپرسیارەتیمان لەسەر شانە ناکرێ بە دیدێکی پۆپۆلیسیانە خەڵک سەیری ئەو بابەتە بکە و ئێمەش دوای قسەی ئەو بەڕێزانە بکەین ئەوەی کە گرنگە بۆ ئێمە زۆر بە سەراحەت دەیڵێن ئێمە بەرپرسیارە بین بەرامبەر بە گیانی خەڵک لەبەرەوەی کە ئێمە بەرپرسیارە بین دەبێت بزانین زەمینە سازی هەیە لە ڕووی تەندروستیەوە بۆ ئەوەی کە خەتەر لەسەر ژیانی مامۆسایان و قوتابیان و خوێنکارانی ئێمە دروست نەبێت ئەگەر نا هەمومان پێمان خۆشە دەرگای ناوەندەکانی خوێندن کراوە بێ و 16 یەکیش دەرگای ناوەندەکانی خوێندنیشمان کردوێتەوە بۆ قۆناغی 12 ئامادەیی من سوپاسی هەموو مامۆسایانی کوردستانەکەم سوپاسی هەموو ئەوانەکەم کە لەسەر میلاکی وەزارەتی پەروەردەن کار دەکەن هاوشانی هەموو وەزارەتەکانی دیکە توانیوانە کەرتی گشتی ئیدامە پێ بدەن و خزمەتگوزاریەکان پێشکەشکەن بابەتی داخستنی دەرگای قوتابخانەکان هەموو ئەو تەفسیر و تەویلانی لەسەری دەکرێت لەلای ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان تەنها و تەنها یەک خاڵ هەیە پەیوەندی بە تەندروستی ژیانی قوتابیان و خوێنکاران هەیە بەڵام هەموو هەوڵێکیشمانەوەیە کە ژیانێکی شایستە بۆ مامۆسایانمان دابینکەین و ڕێزێگیراون و گەورەترین خزمەتیش پێشکەشی منداڵانی هەمومان و کۆمەڵگەی کوردستانەکە بڕیاریاندا کە یەکی سێشیا و نێوەکردنەوەی
ناوەندەکانی خوێندنی ئایا بەدیل چییە بۆ پرۆسی خوێندنی ساڵیان ئایدی پرۆسی خوێندنی ساڵ چی لێت ئاماژەکان ئەوەن کە بتوانین ناوەندەکانی خوێندن بکەینەوە ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووهەم ئێمە لە وەزارەت بەڕێز مامۆستا دڵشاد بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی، بەڕێز مامۆستا شیران بەڕێوەبەری گشتی فێرکردنی بنەڕەتی، بەڕێز مامۆستا ئەحمەدگەل بەڕێوەبەری فێرکردنی ئامادەیمان ڕاست پاردووە بۆ ئەوەی کە کۆبوونەوەیان ئەنجامداوە بۆی کە تاوتوێی پلانێکی دیکەش بکەن ئەگەر خوا نەخواسە. بەڵام تا ئێستا ئاماژەکان باشن و ئامارەکانی کۆرۆنا لە هەڵکشان نین. ئێمە ئەمڕۆ 12 ڕۆژە ناوەندەکانی خوێندنمان بۆ قۆناغی 12 ئامادەی کردوێتەوە. سوپاسی هەموو مامۆستا و قوتابی خوێندکارانەکەم کە التیزام و پێگیریەکەم بە ڕێنمایی تەندروستی لە ناوەندەکانی خوێندن تا ئێستا پرۆسەکە باش بەڕێوە چێ لە ڕووی تەندروستیشەوە گرفتێکی ئۆتۆمان توش نەبووە. ئەتوانین بە جۆرەی ئەم ئاماژانە لەگەڵ وەزارەتی تەندروستی دەتوانین هەماهەنگی بکەین بۆی کە بتوانین مۆعیدەکە پێشتریش بخەین نەک لەوەی کەیەکی سێ نەتوانین بکەینەوە. بەڵام لە هەر حاڵەتێکی دیکە خۆمان بە بەرپرسیارە زانین بەرامبەر بە خەڵک لە هەر حاڵەتێکی دیکە بزانین کۆرۆنا دەگاتەوە ئەو هەڵکشانانەی ئەو پیکانی کە لە مانجی 10 و 11 تووشی خەڵکی کوردستان بوو بە دڵنیایەوە دەرگای ناوەندەکانی خوێندن داخینەوە. نامانەیە مامۆسایان و قوتابیان و خوێندکاران زیانمەند بن. هەر وەزارەت و پلانی 4 ساڵی خۆیان جوانی وەزیران تا چەند جێی ئەوەتان کردەوە ئەمە پێشتر بەردی بناغی 5 قوتابخانەی کردانی لە هەرێمی کوردستان یعنی بۆ نەهێشتنی خوێندنی دوودەوامی سێدەوامی و زیادکردنی میلانی مامۆستا. کاک بڕیار ئێمە لە حکوومەت کابینەی دەست بەکار بووە تا ئێستا 36 قوتابخانەی نوێ و باخچە کراوەتەوە لە تەواوی پارێزگاکان و لە ئایندەیەکی نزیکی ژێمە ئەمانە هەمووی بەداتا ئەخینە ڕوو. جا لەوەش زیاتر لە 270 قوتابخانە نوێژەن کراوەتەوە چ لەسەر ئەرچی حکوومەت چ لەسەر ئەرچی ئەوانەی کە بەخۆبەخشانە و کارانیان کردووە و ئێمە ژۆک و وەزارەتی پەروەردە لە پەیوەندیەکی زۆر پتەوین لەگەڵ ڕێکخراوە پەروەردێنەی دەوڵەتەکان و هەموو ئاژانسانی کۆیکا و جیایزێت و ئاژانسە دەوڵەتەکانی دیکە بۆ ئەوەی کە بتوانین پرۆسەیەکی باش بەڕێوەبەرین لە ڕووی هەم بنیادنان هەم لە ڕووی بژانەوە. ئەمە جیالەوەی کە مامۆسایانی ئەمە لە ساڵی خوێندنی ڕابردوو کە لەگەڵ دەستپێکی پرۆسی بنیادنانی تواناکان بوو توانیان کاری باش بکەن بۆ نۆژەنکردنەوەی قوتابخانەکان و ڕۆڵی سەرەکیان بینیوە. بابەتی ئەوەی کە بە شێوازێکی منەظەم ساڵانە بڵێ ئەوەندە قوتابخانە دروستەکەم پێویستیان بابەتە لە بودجە جێگەی بکرێتەوە و ئەویش دەکرێت بە جۆرەی ئیمکانەتی دارایی بێ. بەڵام ئێمە لە چەند هەوڵێکین. حکوومەتی عێراقی لە ساڵی ڕابردوو 114 قوتابخانەی لە هەموو عێراقا خستۆتە خزمەتەوە تا ئێستا لە ئێمە 36 قوتابخانە کەوتۆتە بواری خزمەتەوە لە هەرێمی کوردستانە. وێڕایەوەی کە لە قەیرانێکی سەختی داراییە تێپەڕ بووین بە هۆی ئەوەی کە ئەوەی کە پێوترێ استحقاقاتی دارایی ئێمە لە موچە و لە بودجە لەلایەن حکوومەتی فیدراالەوە نەنێراوە و تا ئەم ساتەش نان ناردۆ بۆ هەرێمی کوردستان. بەڵام لەگەڵەوەشا پرۆسی ئاوادانکردنەوە بەردەوام بووە وەکو ئاماژەم پێدا ئێمە لەسەر 4 ئاراستە کارمان کردو. هەم ئەو قوتابخانانەی کە پرۆژە تەواو نەکراوەکان بوون حکوومەتی هەرێمی کوردستان بودجەی بۆ تەرخان کردوون بەشێک لەو قوتابخانانەمان تەواو کردووە. مانجی 11 ساڵی ڕابردوو لەگەڵ ئەم بەڕێزانە لێرە قوتابخانەمان لە شاری سلێمانی کردوەوە لەسەر ئەو بودجەیەوە هەروەها لەسەر بودجەی پەرەپێدانی پارێزگاکان و هەروەها ئەم پرۆژانەی کە وەکو ئەمڕۆ بەردی بناغەمان داناوە لە مبادرەی دەستەی وەبەرهێنانی هەرێمی کوردستانە. خاڵی چوارهەمیش ئاراسی چوارهەم لەگەڵ هەندێک لە ڕێکخراوانی دەوڵەتەکان و سەرمایهدارەکان کاگاسوی حاجی محەممەدی بامۆچی لە پارێزگای هەڵەبجە قوتابخانەیەکی مۆدێرنی 12 پۆلی بۆ ئێمە بنیاد نابوو کە تێچۆکەی $1,400,000 بوو پێشکەشی وەزارەتی پەروەردەی کردبوو. ئێستا دەیەوێت قوتابخانەی ئەحمەد موختار جافیش بە هەمان شێوە بکە. بەڕێز کاک نەزمەدین خاوەنی گروپی کۆمپانیەکانی نەزمەدین لەسەر داوای ئێمە و بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانی قوتابخانەیەکی 12 پۆلی بۆ ئێمە بنیاد ناوە قوتابخانەیەکی مۆدێرنە و ڕۆژی شەمەی فتاحیە و قوتابخانەیەکەینەوە بە هەموو ئاراستەیەک ئێمە کارەکەین بۆی کە ژێرخانی پەروەردەی لە هەرێمی کوردستان وێڕای ئەو قەیرانە قوڵی هەمانە بتوانین گەشەی پێ بدەین و فراوانی بکەین.